سڵاوتان لەبێت بەخێربن ئێمە کۆمەڵی خان بسنووری ئیدارە ڕاپەڕێنی هەستاوین بەڕاگەیاندنی هەڵمەتێکی و هۆشیاری تەواو بێلایەن هەڕۆ دەنگدانێ بۆیە هەڕۆمان هەڵبژاردووە لەبەرەوەی ویستومانە کە ئەو ناوێکە کەمپینەکەی پێدەناسرێتەوە ناوێک بێکە مۆرکێکی سنووری ئیدارە ڕاپەڕێنی پێوە بێت. باشە چۆن بیرزان لەو وشەیە کردە وشەی تر نەبوو وشەی تر هەیە بەڵام ئێمە وەکو پێم گوتی بیستمان کە وشەیەک بێت ناوێک بێت کە لە منتیقی خۆمان لە سنووری ئیجارە ڕاپەڕێ بەکاربێ هەر وەکو بۆ خۆشت دەزانێت کە ئێمە لە جاتی وشەی بڕۆ هەڕۆ بەکاردێنین. ڕێکخراوی سپاردا کار و چالاکی هەیە خولی ڕاهێنانی هەیە بۆ مامۆستایان و بۆ گەنجان بۆ دایک و باوکان و بەگشتی لەسەر بۆ گەنجان و بە تایبەتی بۆ خانمان. ئەم ڕێکخراوە زیاتر ئافرەتانن یان خۆت پیاوانی شتێدا بەشدارە؟ ئافرەتانی شتێدا بەشدارە و پیاوانی شتێدا بەشدارە بەڵام ئەم هەڵمەتە تایبەتە بە خانمان. ڕێکخراوی سپاردا کە لە هەر سێ شارۆچکەی ڕانیە و چەمچەماڵ و هەڵەبجە کار و چالاکی بەردەوامی هەیە لە چەندین خولی ڕاهێنان ئەکاتەوە. زیاتر خولی ڕاهێنانەکان بۆ کەسان بۆ هەلی کار و بۆ کارسازی و بۆ گەنجانن بۆ مامۆسایانیش لە ماوەی پێشوا چەند جارێک کراوەتەوە بۆ مامۆسانی ئەم سنوورە و لە هەمووشیان کە ئێستا تازەتر ئەم کەمپینەیە کەمپینی هەڕۆ دەنگدانێ کەمپینەکە لەلایەن چەند خانمێکی سنووری ئیداری ڕاپەڕینەوە بەڕێوە ئەبرێت. کەمپینەکە زیاتر مەبەستمان هۆشیاریە کەمپینێکی هۆشیاریە بۆ خانمان. بڕیارتان داوە کار و چالاکیەکانی ڕێکخراوی سپاردا تەنیا لە سنووری ئیداری ڕاپەڕیمان لە شارەکانی وەکو هەولێر و دووهۆک و سلێمانیش ئایا بڕیارتان داوە لەم بوارەوە؟ ڕێکخراوی سپاردا خۆی بنکەی سەرەکی لە سلێمانیە بنکەی سەرەکیان لە سلێمانی و وەلقیان هەیە لە ڕانیا لە چەمچەماڵ و هەڵەبجە لە هەموو شوێنەکانش بە بەردەوامی کار و چالاکیان هەیە و ئەم یعنی وەگوی ئاماژەشم پێەیە ئەمەژێکێکە لە ئەو چالاکیانەی کە هەر ڕێکخراوی سپاردا ڕایگەیاندووە. بەڵێ وەک کەمپینی وەک ڕێکخراوی سپاردا زنجیرە لە داهاتوە ئیشەڵا زنجیرە ڕاهێنانی